هەرچەندە وەکو ئیدارێکی سربەخۆ مامەڵی لەگەڵدا دەکرێت، بەڵام هەتا ئێستا گەرمیان خاوەنی نەخۆشخانەیەکی فریاکەوتنی پێشکەوتوو نییە کە لە ئاست ڕوودا و کێشە تەندروستیەکانی سنوورەکە بێت و دانیشتوانی دەفەرەکە بەدەست نەبوونی بەشە جیاوازەکانی فریاکەوتن و پزیشکی پسپۆر لە ناو نەخۆشخانەکان دەناڵێنن. لە ماوەی ڕابردوودا چەندین هەوڵ درراوە لە ئاستی باڵا بەسەردانی جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری تەندروستی بۆ چارەسەرکردنی کێشەکان، بەڵام سەردانەکان هیچی لێ سەوز نەبووە و کەرتی تەندروستی لە سنوورەکە بە خراپترین سێکتەر دێتە هەژمار. لەسەر ئەو گلی و گازەندانەشی کە لە بەشی فراکەوتنەکە دەکرێت، بەشی فراکەوتنەکە ئێمە پێشتر نووسراومان کردووە، لایەنی سەر و خۆمانمالی ئاگادار کردوێتەوە لە ساڵانی پێشدا. چەند بەشێکی دەبێت ئەم بەشانە بکرێتەوە بۆ ئێمە بتوانین خزمەتگوزاری باشتر پێشکەشی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆمانکەین، لەگەڵ ئەوەی کە هەندێک پسپۆڕی ورد هەیە کە لە ناو شاری کەلار نییە، دەبێت ئێمە بخرێتە بەرنامەی وەزارەتەوە، چکە بە تەنها نەک لە شاری کەلار، لە شارەکانی دیکەش چواردەوری سەنتەرەکان نییە، بۆ نمونە هەڵەبجە، ڕانیە، قەزای سۆران، قەزای چۆمان، بەردەڕەژ ئەمانە نییە. ئێمە داواکارین ئەگەر وەزارە بەرنامێکی وای هەبێ و پسپۆڕی وردیانە ببێنێ و بە گشتگیری ئیشی بۆ بکرێ، هەڵبەت دەم کێشەیە ئێمە ژووک و کێشەی شوێنەکانی کە چارەسەر دەبێت. ماوەی 4 ساڵە بەشەکانی نەشتەرگەری و چاودێری ورد لە نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار لە کەلار ئامادەیە بۆکردنەوە، بەڵام بەهۆی نەبوونی پزیشکی پسپۆڕ و کارمەندی تەندروستی هەتا ئێستا نەکراونەتەوە و لە زۆرینەی حاڵەتە فریاکەوتنەکاندا نەخۆش ڕەوانەی شاری سلێمانی دەکرێت. بەپێی ئامارێکیش لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 1200 نەخۆش لە فریاکەوتنی کەلارەوە بە ڕێگای مەرگدا ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی کراون کە بەشێک لە نەخۆشەکان لە ڕێگادا گیانیان لەدەستداوە. نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار لە کەلار کە تاکە نەخۆشخانەی فریاکەوتنە لە ناوچەکە کۆمەڵی گرفتی هەیە کە وای کردو ئەو نەخۆشخانەی بە گوێرەی پێویستی ناوچەکە نەبێت. یەکێک لەو گرفتانەی کە ئەو نەخۆشخانە هێتی تاوەکو ئێستا بەشی ئیمرجنسی نیە، بەشی بژانەوەی دڵیتیانە و لەگەڵەوەشدا هۆڵی نەشتەرگەری و بەشی چاودێری وردی تێدا کراوەتەوە، بەڵام تاوەکو ئێستا بەهۆی نەبوونی ستاف و پزیشکی تایبەت بەو بوارانەوە نەکراوەتەوە کە ئەمەش زۆر جار وای کردو بەشی زۆری ئەو نەخۆشانەی کە پێویستیان بەو بەشەیە ڕەوانەی سلێمانی بکرێن کە تێیدا زۆر جار ئەو نەخۆشانەی کە لەبەرەوەی لێرە چارەسەریان بۆ ناکرێت و چارەسەرەکەیان دواکەوێت چ لە ڕێگەی سلێمانی بە گیان لەدەستدەن یاخود لە نەخۆشخانەکانی سلێمانی گیان لەدەستدەن. ئەمەش ئامارێکی مەترسیدارە بەوەی کە تۆ ژمارەیەکی ڕووداوی زۆر لەم ناوچەیە هەیە، ڕووداوەکانی هاتوچۆ بە یاخود بەوەی نزیکی لە ناوچە جێناکۆکانەوە بێ زۆر جار ڕوبەڕووی کردەوەی تیرۆریستیەکانە بنەوە. ئەم خراپەی لە کەرتی تەندروستیە هەیە هی ماوەکانی پێشووە و لە چەند ساڵی ڕابردووشەوە تاوەکو ئێستا هەوڵ بۆەوە دراوە یاخود باز لەوە کراوە کە کەرتی تەندروستی لە گەرمیانە چاکەکرێ، بەڵام تاوەکو ئێستا و بە ئێستاشەوە کەرتی تەندروستی بە گوێرەی پێویستی ناوچەکە نییە و ئەتوانم بڵێن بە شێوەیەک لە شێوەکان متمانەی هاوڵاتیانی ناوچەکەی لەدەستداوە و بەشێکی زۆری هاوڵاتیانی ناوچەکە متمانیان بە کەرتی تەندروستی گەرمیان نییە، کە ئەمەشێکێکە لە ئەو کاریگەری خراپانەی بەردەوامە بینین هاوڵاتیان ناڕزای زۆریان لەسەر کەرتی تەندروستی هەیە و بەشێکی زۆری ناڕزایەتیەکانیشیان لە جێی خۆیدایە و کەرتی تەندروستی ناوچەکە لە ئاستی گەورەی ناوچەکەیان نییە. ماوەی 5 ساڵە نەخۆشخانەی سەدقەرەوێڵەیی لە کەلار چۆتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام بە تەواو نەکراوەهی جێهێڵدراوە کە بە تەواوکردنی ئەو نەخۆشخانەیە بەشێک لە کێشەکانی کەرتی تەندروستی لە دەڤەرەکە چارەسەر دەکات. لە کابینەی نوێی حکوومەتیشدا هیچ هەوڵێک نامینرێت بۆ تەواوکردنی نەخۆشخانەکە و ڕزگارکردنی خەڵکی گەرمیان لە ڕووی تەندروستیەوە. دەڤەری گەرمیان بەهۆی زۆری ئەو ناوچانەی دەکەونە سەری و نزیکی لە ناوچە جێناکۆکەکان و بەردەوامی شەڕ و ئاڵۆزی لە سنوورەکە و خراپی ڕێگاوبانەکانی بۆ تا قوربانی دەستی خراپی سێکتەری تەندروستی. لەگەڵەوەی ناوچەیەکی دەوڵەمەندە بەنەوت و خاوەنی مەرزی نێودەوڵەتی و ئیدارەی سربەخۆیە، بەڵام هیچ کام لەمانە نەبوونەتە مای خزمەتکردن بە گەرمیانیەکان و ڕۆژ دوای ڕۆژ سێکتەری تەندروستی لەم دەڤەرە بەرەو خراپتربوون دەچێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.